نزیکەی 80 ساڵە لە قەڵای هەولێر گۆرانی دەڵێت ئێستاش بەهۆی نەخۆشی لە جێگادا کەوتووە. ئینشەڵڵا ئەتبینینەوە بە سەحاتێکی زۆر باشتر. سەلام لە محەممەد سەلیمانی. محەممەد ئەحمەد ئەربیلی کە هەڵگری ناوی هەولێرە زیاتر لە 100 گۆرانی هەیە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا دەستگای میدیایی کورسات چەندین دیدار و بەرنامەی هونەری بۆ ئەربیلی سازداوە. ئەویش بەم شێوەیە باسی کورسات دەکات. یا ڕەبی ئەو کورساتە هەتا ئەمە لەسەر ئەو دنیای ماینە کورسات ببینن چکو خزمەتێکی زۆر عەظەمەتی کردرا بوو. ئەو ملەی چارپەرچەی کوردستان خزمەتی چارپەرچەی کوردستانی کردە. یا ڕەبی ئەوی ئیش دەکەلەوێندرێ. خدا موفقیان کە خوا لە داخ و بابیان نەسێنن. یا ڕەبی هەردوو چاوی هەماڵێ مەدە. یەک دەولەت زولفی ڕەشی خەڵکینا یەک دەولەت زولفی سیای ئەبێتە زنجیر و کەمەند. زۆربەی هونەرمەندە کورد و عەرەب و تورک و ئازەریەکان سوودیان لە هۆنراوە و ئاوازەکانی ئەربیلی وەرگرتووە، وەک حەسەن زیرەک و ئیبراهیم تەتلیساس. محەممەد ئەحمەد ئەربیلی لە ساڵی 1933 لەدایک بووە. 6 کچ و 3 کوڕی هەیە. تا ئێستا 2 نەشتەرگەری بۆ کراوە. لە ڕۆژانی داهاتوشدا 2 نەشتەرگەری دیکەی بۆ ئەنجام دەدرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.